لەگەڵ خاتو کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە سلێمانی لەگەڵم دەبێت. خاتو کوێستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. ئەگەر پێم بڵێیت کە لە کابینەی نۆیەمدا چی بۆ کرێکاران کراوە؟ بەڵێ، سەرەتا بە گەرمی پیرۆزبایی لە کرێکارانی جیهان ئەەکەم بۆ بە تایبەتی کرێکارانی هەرێمی کوردستان هیوادارم توانی بێتمان کۆمەڵێ ماف و داواکاریان جێبەجێ بکەین و لە داهاتووشە بە هەموو مافەکانیان بگەن. ئێمە لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆمەڵێک شێواز کارمان کردووە. یەکەم لە ڕووی یاساییەوە ئێمە یاسای کار لە پەرلەمان پەسەند کرا، بەڵام بەداخەوە نازان بە چه هۆکارێک نەرێنراوە بۆ وەقایع. هەروەها پرۆژە یاسایی خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی تایبەت بە هەرێمی کوردستانمان ئامادە کرد و ئێستا ئامادەیە کە لە کابینەی داهاتوو بنێرێ بۆ پەرلەمانی کوردستان. یەکەم جارە لە هەرێمی کوردستان ڕێنمایی تەندروستی سەلامەی پیشەیی دەربکرێ بۆ پاراستنی گیانی کرێکاران و چەندین ڕێنمایی کەمان دەرکردو و ئەو ڕێنماییانەی ترمان هەموار کردوتەوە لە بەرژەوەندی کرێکاران. ئێمە لەم کابینەیە زۆر گرنگیمان بە مافی کرێکارراوە، هەر بۆیە لیژنەکانمان چالاکانە سەردانی سەرجەم ئەو شوێنانەی کە بە تایبەتی مەترسی لەسەر کرێکار هەیە سەردانیان کردوون و ڕێوشوێنەکانیان پێوتون کە بۆ سەلامەتی ژیانی کرێکارەکان و خاوەنکاریان ناچار کردووە بە دابینکردنی پێداویستیەکانی تەندروستی و سەلامەی پیشەیی و ڕێنماییان ناوە بە کرێکارەکانیان بۆ پۆشینیان. و ئەوەی کە زۆر گرنگیمان پێیاوە لە ئەم کابینەیە دەستەبەری کۆمەڵایەتیە. لەم کابینەیە سێ بەرابەری هەموو کابینەکانی پێشوو ئێمە کرێکارمان دەستەبەر کردووە و پارەی سندوقمان زیاد کردووە. ئێستا لە هەرێمی کوردستان 1968 کرێکار دەستەبەرە و لە هەرێمی کوردستان 55,456 شوێنکار دەستەبەر کراون، تۆمار کراون، ماڭانە بەشداریان هەیە بۆ سندوقی دەستەبەری خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی. پارەی سندوق ئێستا تریلیۆنێک و 300 کەسێک ملیار دیناری تایە، کەمانە هەمووی دەستکەوتی ئەم کابینەیە بووە. ڕاستە ژمارەی کرێکاری خانەنشین کرا و زۆر کەمە، هۆکارەکەی بۆ دوو هۆکارە گەڕێتەوە. یەکەم پێشتر وەک ئەم کابینەیە گرنگی بە دەستەبەری کرێکار نەدراوە، بۆیە ئەمانەی کە دەستەبەر کراون دوای تەواوبوونی تەمەن و ماوەی یاساییان دەستەبەرەکردن. خاڵی دۆمیان ئەوەیە کە بەداخەوە زۆربەی کرێکارەکان کە تەمەنی یاسایی تەواوەکەن لە باتی خۆیان خانەنشین بکەن پارەی کۆتایی خزمەت وەرەگرن. ئێمە لە تەنها لە ساڵی 2024 بە نزیکی 5 میلیارد دینارمان ناوە بە کرێکاران کە پارەی نهایەتی خزمەتیان وەرگرتووە. تەبەن وەک خۆت یەک جار وەریەگرێ، وەڵام دوایی بەداخەوە خانەنشین نابێت. باشە و ئەو بڕیاری کە ئاماژەت پێکرد بڕیاری 172 بە پێ و ئامارانی بەدەستی ئێمەیە لە ساڵی 2025 بۆتە هۆکاری ئەوەی 1400 کرێکاری خۆماڵی جێگای کرێکاری بیانی بگرنەوە. زۆر باشە. خاتو کوێستان، داوا دەکرێت بە گوێرەی مادەی 112 لە یاسای کار ئەو کرێکارانی کە لە کاتی کارکردن گیان لەدەست دەدەن ئەگەر دەستەبەری خانەنشینیان نەبێت با خێزانەکانیان سوودمەند بن. ئەمە ئەستەمە ناتوانن بیکەن؟ خۆی هەموو کارەکانی بڵێ کرێکار بە یاسا ڕێکخراوە. یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی دەستنیشانی کردووە خانەنشینی تەنها ئەو کرێکارانە ئەگرێتەوە کە دەستەبەر کراون. ئەگەر تەنها 2 مانگیش دەستەبەر کرابێت خانەنشینی ئەیگرێتەوە. چەندین نمونەمان هەیە 2 مانگ، ساڵێک، 2 ساڵ یا زیاتر بڵێ دەستەبەر کراوە، دوایی میراتگرەکانی خانەنشینیان وەرگرتووە. بەڵام بەدەر لەمە نەخێر بە پێی یاسا ناتوانین کە خانەنشینی بۆ ئەو کەسانە بگرینەوە کە
دەسەبەر نەکراون بۆیە زۆر گرینگە کرێکار ئەو وشیاری هەبێ کە دەست دەکات بە هەر کارێک لە کاتی نووسینی گرێبەست لەگەڵ خاوەنکارەکەی داوا بکە کە ئەبێ دەستەبەر بکرێت ڕاستە خاوەن بەشێک هەمووی نابەشێک لە خاوەنکارەکان بەهۆی چاوچنۆکیانەوە ئەیانەوێ کرێکارەکانیان چاواشە بکەن و نایانەوێت دەستەبەریان بۆ بکەن بەڵام کرێکارە بێ خۆی ئەو وشیاری هەبێ کە ئەبێ لە کاتی گرێبەستکردنە داوای دەستەبەر ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئەگەر خۆی ما لە ژیانە خانەنشین بێت. بەڵام شتێکی دیکە هەیە خاتو کوێستان یەکێک لە داواکاریەکانی کرێکاران و سندیکاش جێبەجێکردنی مادەی دەیە کە تایبەتە بە پێدانی مافی کرێکاری بە کرێکاری دەستەبەرکرا و تا کارێکە دۆزێتەوە کاتێک کرێکارێک دەستەبەر کراوە مافی ئەوەی نییە خۆی پێم وەک پێم وتی بەشێکی زۆری ئەم بابەتانە بە یاسا ڕێکخراوە باشە و ئێمە ئێستا یاسای کار کە پەسەند کراوە لە پەرلەمان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هەر بە یاسا کۆنەکەی عێراق کارەکەین بۆ دەستەبەری شەروایە بۆ خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی شەروایە بەڵام زۆرێک لەو مافانەی کە کرێکار هەیەی لە کابینەی پێشوو بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراون بۆ نمونە یەکێک لەو مافانەی کە هەیە وەزارەتی کار لە ڕابردووە توانیوێتی پارەی سندوق بەکار بهێنێ بۆ پرۆژەی خزمەتگوزاری بۆ سوود بۆ کرێکاران بەڵام لەبەرەوەی بەهۆی قەیرانی داراییەوە لە ڕابردووە ئەم پارەیە بۆ موچە بەکار هاتووە ئێمە ناتوانین ئێستا ئەو پرۆژانە بۆ خزمەتی کرێکاران بەکاربێنین لە کاتێکە لە هەموو پارێزگاکان و دارە سەربەخۆکان ئەوان داوای پێدانی پارچە زەویەکان پێشینەی دروستکردنی خانە و پێشینەی هاوسەرگیری ینی ئەم داواکاریانە ناتوانن ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانی بکەن ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە ئێمە زۆرێک لە داواکاریەکانمان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردەوە بەڵام بە دوو هۆکار یەکەم بەوەی قەیرانی دارایی دومیش لە ڕابردووە پارەکە خەرج کراوە بۆ موچە ڕاستە ئێمە ئێستا هەر کرێکارێک خانەنشین ببێت یان داوای پارەی کۆتایی خزمەتی بکە یا لە کاتی کارکردنا تووشی پێکان ببێت بە پێی ئەو پێکانە خانەنشینی بۆ بڕینەوە ئەمانە هیچی ناوەسێلەوە زاتی دارایی هەمووی جێبەجێ بێت بەڵام هەمووشی ناتوانین جێبەجێ بکەین لەبەرەوەی ئێمە پارەی سندوق ئێستا ڕەسیدە سویلەی نەماوە زۆر باشە گوتت کە ئێمە تا ئێستا بە یاسا عێراقیەکە کار دەکەین ئێستا عێراق هێنانی کرێکاری لە 5 وڵاتەوە قەدەغە کردووە ئەم بڕیارە ئێوەش لە هەرێمی کوردستان جێبەجێکەن خۆی من ئەوە لە بەڕاستی لە سوۆسیال میدیا و ئەوانە بینیم دوای عێراق خۆی ڕەتی ئەکاتەوە کە بڕیاری وای دەرکرد بێ بەڵام بۆ هەموو بابەتێک کە پەیوەندی بە هێنانی کرێکاری بیانیەوە ئەبێ ئێمە بەڵێ مزەکەرەی لێک تێگەیشتنمان هەیە لەگەڵ وەزارەتی کاری عێراق بۆیە ئێمە بە بڕیارەکانی ئەوان پابەندین ئەوانیش بە بڕیارەکانی ئێمە پابەندن زۆر باشە سپاس دەکەم خاتو کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەسلێمانی میوانی کوردستان 24 بووی